خۆشەویستان دیارە لە چاوەڕێی دیۆمی بەیان باش کوردستاندا باس لە وڵاتانە دەکەین کە تەنها یەک سەرچاوەی داهاتیان هەیە یاخود پشت بە یەک سەرچاوە دەبەستن بۆ داهاتەکانیان. باس لەوە دەکەین ئەم گرفتانە چییە کە تووشی ئەم وڵاتانە دەبنەوە، چۆن بتوانن پشت باکەرتەکانی تریش ببەستن بۆ ئەوەی سەرچاوەکانی داهاتیان فراوانتر و پتەوتر بکەن. گفتوگویەمانە لەگەڵ مامۆستا نەبەرزکەریم، مامۆستای زانکۆ لە بواری دارایی و ژمێریایی ڕاستەخۆ لە سێدۆ لەگەڵمانە و بەشداری پرۆگرامی بەیان باش کوردستانە. مامۆستاگیان بەخێراتی؟ ئەمە مۆستا دەمێ سەرەتا ئەو پرسیارە بکەم کە بۆی لای بینەران زیاتر ڕوون بێ، مەبەستی چیە لە وڵاتانی کە تاک سەرچاوەی داهاتن؟ طبعاً بابەتی تاک سەرچاوەی دارایی هەر وڵاتێک کە پەیڕەوی بکە دەلالەت لە سەقەتی استراتیژیەتی مالیە و ئابووریە وڵاتەکە. بۆچی دەلالەت لە خراپیان پاشکەوتنی مالیەکە ئیشەوەتانێ بۆ نمە تاک سەرچاوی هەمیشە بۆ نمونە ئەگەری هەیە ڕوبەڕووی کێشە بێتەوە کاتێککە بۆ نم تاک سەرچاوی داهاتە ڕوبەڕووی کێشە بێتەوە و دەمە وڵات و بۆ نمونە هاوڵاتیانی ئەو وڵاتە ڕوبەڕووی کێشەی مالیە بنەوە. سەرنجام وای لێت کە ئەگەری هەیە ئەو وڵاتە بە قەیرانێکی مالی قورساتی پەڕێتەوە هاوڵاتیانی ئەو وڵاتە هەموو بە شێوەیەکی گشتی باجەکەی بن. ئەگەر بێت و بۆ نمونە وێنەکە گەورەتر بکەین بە تایبەتی ئێمە لە کۆمەڵگای شەرقیینەوە لە کۆمەڵگای شەرقیشا لە وڵاتی عێراقی نەبینین بۆ نمونە حکوومەتی عێراقی بە تایبەتی لە دوای ساڵی 2023 ئەگەر سەیری بکەین چونکە حکوومەتی عێراقی لە 6 بۆ 7 ساڵی ڕابردووە بە دوو قۆناغی جیاوازە تێپەڕیوە. قۆناغێکی بۆ ڕژێمی بەعس بووە کە ئەگەر وەکو پێوەربی پێوین ئەو دەمە ڕژێمی بەعس بم ڕێژەی ئێستا پشتی بە تاک سەرچاوی نەبەستووە چونکە تا ساڵی 2023 دەوڵەتی عێراقی هەیەک بۆ لەو دەوڵەتانەی کە چ لە ڕوانگەی بەرهەمی کشت و کاڵیەوە چ لە ڕوانگەی بەرهەمی سناعیەوە چ لە ڕوانگەی بۆ نمونە بەرهەمی توجاریەوە توانیوێتی بۆ نمونە بەشێکی باشی داهاتەکەی خۆی لە ڕێگانەوە دابین کات و بەشێکی تری داهاتەکەی لە ڕێگەینەوەتەوە. بەڵام لە پاش ڕوخانی ڕژیمی بەعسەوە هاتنە سەر حکمی ستاف و کاستی نوێی حکوومەتی عێراقی سەرجەم سێکتەرەکانی کشت و کاڵی و بۆ منە پیشەسازی و سەناعەتی وەستێنرا تەنها پشت بە سێکتەری نەوت بەسترا. وای لێ هات بۆ نمونە حکوومەتی عێراقی تەنها بوو بۆ دەوڵەتەی کە سەرجەم پێداویستیەکانی لە بچووکترین پێداویستی و تاوەکو گەورەترین پێداویستی لە دەروی وڵاتەوە هاوردە بکە هەر دەلالەت بۆ ئەوەی کە ئەم ساڵی ڕابردوو حکوومەتی عێراقی ئاماژە بۆ ئەوەکە نزیکەی 20 بۆ 25 ملیارد دلاری ئەمریکی کە نزیکە بێتەوە لە 30 تریلیۆن دلاری عێراقی موادی هاوردە کردو لە وڵاتی تورکیا. ئەگەر هەر باسی ساڵی پاک بکەین بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە خواست لەسەر نەوت لە جیهاندا کەم بۆیە و لە بەرامبەردا نرخی نەوتیش دابەزی ئەمەش کوردستان و عێراقیشی کردە قەیرانێکی داراییەوە. ئەگەر پشتی بە سەرچاوەیەکی تر ببەستایە لە پاڵ ئەم نەوتەدا وای دەکرد کە تووشی ئەو قەیرانە نەبین یاخود هیچ نەبێ کەمتر بێت. طبعاً حکوومەتی عێراقی بە دوو ئەزمونات تێپەڕێەوە لە ساڵی 2014 جەنگی داعش ڕووی لە عێراق کرد و نرخی نەوت گەشتە 25 دلار. حکوومەتی عێراقی دوای 6 دانە ساڵ سوودی لەم ئەزمون و لەم مێژوویە نەبینی. دیسان و لە ساڵی 2020 ڕوبەڕووی هەمان ڕوودا بوویەوە جەنگی کۆڕۆنا هات و نرخی نەوت دابەزی بۆ کەمتر لە 25 دلار و تەنانەت بوو بە سالبیش. ئەگەر بەهات بایە بۆ نمونە حکوومەتی عێراقی سوودی لەم ئەزمونە ببینی بایە ئەو دەمەویتوانی بۆ نمونە بەرهەمی ناوخۆی هەبێت و سێکتەرەکانی تری ببوژاندایەتەوە وەک سێکتەری نەوت زۆر پشتی پێ نەبەست بایە. ئەگەر ببینیم بۆ نمونە ئێمە لە کۆمەڵگای شەرقیە سێری وڵاتەکانی بۆن لە ئیماراتەکەیت کە بینیت لە ساڵی نەڕی ڕابردووە کە احتیفالیەوەی کرد کە کۆتا بەرمیلی نەوتیان ئاردە کردو. ئەبینی بۆ نمونە سعودیە کە نەمبەرۆنی ئۆپی کە لە هەموو دنیا بۆ دابینکردنی نەوت بۆ جیهان پلانی وا هەیە لەم 10 ساڵە لە 2020 تا وەکو 2030 کەمترین پشت بەستن بە سێکتەری نەوت بەستێت و ئێستا خەریکی گەورەترین مەشروعی زراعی لە وڵاتی سعودی و دەست پێکە تا وەکو لوبنان کە پلانی ئەویشەیە لەمە پلانی 10 ساڵی هەیە بۆ کەمترکردنەوەی نەوت. بۆیە بڕوام وایە بێ حکوومەتی عێراقی بیر لەوە بکاتەوە هەرچەندە بۆ حکوومەتی عێراقی بە تایبەتی کابینی نوێی کاظمی کە خودی وەزیری دارایی عەلی عەلاوی بە بەرزکردنەوەی بەهای دۆلاری ئەمریکی یەک لەو ئامانجانەی ئەوە بوو کە بتوانێت پشت بە بەرهەمی ناوخۆ بەسرێ وەلا لە ڕۆژی بەرزکردنەوەی بەهای دلاری ئەمریکی تاوەکو ئێستا ڕێژەی بەرهەمێنانی ناوخۆ لە 3 بۆ لە 4 بەرز بووەتەوە. ئێستا هاوڵاتیانی عێراقی و بە تایبەتی لایەنی کشت و کاڵی کەمتر ئەیانەوێت پشت بە بەرهەمی دەرەکی بەستن و بەردەم هاوردە بکەن. بۆیە بڕوام وایە گەرم پلانە جێبەجێ بکرێت کە حکوومەتی عێراقی پلانی هەیە بۆ ساڵی 2022 ڕێژەی بەرهەمی ناوخۆ بەرز بکاتەوە بۆ لە 27 عفوا.
ئەگەی بەس لە عێراق و هەرێمی کوردستان دەکەین کە تاکسەرچاوان ئەو داهاتی کە هەیەە دەکرێت بە ڕێژەی جابکرێتەوە لە نێوان هەردووکیان لە نێوان هەردوو لادا و لە هەمان کاتشە گۆڕانکاریەکان بەسەر هەردوو لادێت کامیان زیاتر پشکی گۆڕانکارەکانیان بەردەکەوێت. ئێمە گەرسێری داتا و ژمارەکان بکەین بە تایبەتی ئەم ساڵ و ساڵی پاریش حکوومەتی عێراقی بە نزیکی لە ساڵانەوە 5 پشتی بە داهاتی نەوت بەستووە. بەڵام ئەم ڕقامانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازترە بۆ چونکە بۆ نمونە ئێمە بۆ هەرێمی کوردستان مانگانە نزیکەی 800 میلیۆن دلارمان پێویستە بۆ دابینکردنی موچەی موچەخۆران بە نزیکەی گریماندایانین بە نزیکەی 1 میلیارد دلاری ئەمریکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەرجیەکانی خۆی بۆ موچەش پێویستی پێیەتی بەپی ئەرقامەکان بێ حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئەم مانگانە 300 میلیۆن دلاری ناردووە بۆ وەزارەتی دارایی لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بەپی ئەرقامەکانی خۆی بێ 50 پشتی بە سێکتەری نەوت بەستووە 50 پشتی بە داهاتی ناوخۆ و باج و گومرک و ئەوانە بەستووە بەڵام حکوومەتی عێراقی لە 95 پشتی بە سێکتەری نەوت بەستووە هەرچەندە بۆ نمونەگەری هەیە بەپی ئیتفاقەکانی کە ئەکرێت لە قانونی موازنەی 2021دا کە بۆ نمونە بودجێ هەرێمی کوردستان هاوردە بکرێت بۆ ڕێژەی حکوومەتی هەرێمی کوردستانیش نزیکە بێتەوە وەکو حکوومەتی عێراقی لە 90 بۆ 95 پشتی بە سێکتەری نەوتە بەستێت چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو دەمە بۆ دابینکردنی موچەی موچەخۆران تەنها پشتی بە 100 میلیارد دیناری عێراقی ناوخۆ بەستووە 90 میلیارەکەی لە ڕێگەی نەوتەوە بۆی دابینەکە. باشە مامۆستاوتە لە ئێستادا لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک 50 پشت بە پێی ژمارەکانی حکوومەت بە پێی ژمارەکانی حکوومەت باشە زۆر جوتیاران باسەوە دەکەن کە بەروبوومەکانیان زیادەی لێ دەمێنێتەوە نە لە خۆیان ساغ دەبێتەوە هەمیش نانێردرێتە دەرەوە ئەمە بۆ خۆی پشتگوێخستنی کەرتی کشت و کاڵە بە هەمان شێوە سامانی ئاژەڵی شواتە ئێمە زۆربەی ئەو شتانی کە دێتە ناو خاکی هەرێمی کوردستانە لە دەرەوە هاوردە دەکرێت ئێتر چۆن ئەتوانین بڵین بە پێوە ڕقامانە پشتی بە هەناردەکردنی بەروبوومی تریش بەستۆ لە ناوخۆ بۆ دەرەوە من ئاماژەم پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان بە لە ساڵ 50 پشتی بە باج و ڕسومات و گومرک بەستەوە چونکە بۆ نمونە ئێستا گومرکانی هەرێمی کوردستان لە 34 و 34 قات بەرز بووەوە لەسەر بەرهەمەکان بۆ نمونە گەر سەیری بکەین لە ماوەکانی ڕابردووە کە ئەم کەناڵە بەڕێزی ئێوە لۆبێکی بۆ کردووە نرخی بنزین لەسەر بازرگانەکان 2 قات و 3 قات باج و گومرک زیادی کردووە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بەم ڕێژەیان بۆم لە 50 دابینەکە بەڵام سەبارەت بە تێگەشتەکەی جەنابەت ئەگەڕێتەوە بۆ نەبوونی پلان یان نەبوونی عەقڵێتیەکی باش لەلایەن وەزارەتی کشت و کاڵەوە بۆ نمونە ئەگەر تۆ سێری حکوومەتی عێراق بکەی هەموو ساڵێک لە مانگی دا یان بۆ نمونە لەم مەوسمەی ئێستاشدا ڕێگریەکە لەو موادانەی کە هاوردە بکرێت بە حکوومەتی عێراقی ئەوێ بۆ بەرهەمی ناوخۆ ساغ بکرێتەوە بەڵام بۆ نمونە کێشەکە لێرە ئەوەیە هەموو ساڵێک لە کاتی پێگەیاندنی بەرهەمی ناوخۆ لە هەرێمی کوردستانە دەرگاکان واڵا ئەکرێت سەرجەم کاڵەکانی وڵاتانی تورکیا و ئێران لە هەرێمی کوردستانە ساغەکرێتەوە ئەمەش ئەو کارەساتی لێ دروستە بێت کە جەنابەت ئاماژەت پێ کرد کشت و کاڵەکان بەرهەمەکانی خۆیان هەندێک جار لەسەر جادەکان ڕۆەکەن هەندێک جار بۆ نمونە گڕی تێبەرێن هەندێک جار بۆ نمونە هەر بە بەلاشی خەنها جێگایلێکەوە کە بە هیچ شوێک بۆ نمونە ئەو پارانیان بۆ دەست ناخاتەوە کە تیای خەرجیان کردەوە بۆیە دەکرێت بە تایبەتی وەزارەتی کشت و کاڵ بتوانێت لە ڕێگەی ڕێکخستنەوەیەکی دروستەوە کە لە کاتی پێگەیاندنی بەرهەمی ناوخۆ ڕێگری لە هاوردەکردنی بەرهەمی وڵاتانی تر بەسترێ بۆی بەرهەمی ناوخۆ ساغ بکرێتەوە جوتیارەکان تووشێ و زیانە نەبن کە تووشێ بە ساڵانە بەڵێ ئەو دەوڵەتانی کە تاکسەرچاون دەکرێت بەلایانی قۆڕکاری مامەڵیان پێوە بکرێت هەم لە ڕووی نەفرۆشتن و دابەشکردن و مڵکداری یاخۆ جۆرەکانی تر قۆڕکاری نییە چونکە منەکۆپی ئاماژەم پێکرد هەر دەوڵەتێک ئەگەر تاکسەرچاوی پەیڕەو بکات دەرەلەت لەوەی کە فەشەلی سیاستی مالی بووە فەشەلی سیاستی ئابووری بووە بۆ چونکە هیچ دەوڵەتێک ناکرێت تاکسەرچاوی پەیڕەو بکات چونکە لە نەتیجە تاکسەرچاوی ئەگەری ئەوەی هەیە کە ڕوبەڕووی قەیران بێتەوە هەر سەرچاوەیەک بێگەری ڕوبەڕووی قەیران بێتەوە بۆ نمونە ئێمە لە ساڵی 2020 بەشێکی زۆری دەو دەوڵەتانەمان کە پشتی بە سێکتەری گەشت و گوزار بەست بوو بۆ داهاتێکی بە نمونە تورکیا و چەند وڵاتێکی تر کاتێک کە بۆ نمونە ڤایرۆسێکی وە ها سەرجەم سێکتەرەکانی پەخست و گەشت و گوزاری پەخست ئەو وڵاتە ڕوبەڕووی گەورەتری قەیرانی دارایە بێتەوە بە نمونە بۆ تۆ گەر سێری عێراق بکەی کاتێک کە پشتی بە نەوت بەستووە کاتێک کە نرخی نەوت دابەزی حکوومەتی عێراقی تووشی گەورەترین قەیرانی مالیە بێتەوە بۆیە خلاصەی کەلام لە بواری تاکسەرچاویە ئەوەیە دەوڵەتی سەرکەوت و پێشکەوت و بە هیچ شێوەیە پشت بە تاکسەرچاوی نابەستێت چونکە ئێمە چەندین سەرچاوی مالیمانێ سێکتەری گەشت و گوزارمانێ سێکتەری پیشەسازیمانێ سێکتەری بۆ نمونە سناعیمانێ سێکتەری تجاریمانێ سێکتەری بۆ کشت و کاڵمانەیە جگە لەوە سێکتەری موادی سروشتیمانێ ئەکرێ بۆ نمونە حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا ئەو داهاتەی کە لە نەوت و دەستی ئەخا بیخاتە خزمەتی سێکتەرەکانی ترەوە پێی ببوژێنێتەوە بە تایبەتی بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان
لە ساڵی 2005 وەگەر حسابی بکەین تا ساڵی 2014 زیاتر لە 115 ملیار دلاری ئەمریکی بۆ هاتووە تەنها خرجی کردووە دەکرا بۆ ئەو 115 ملیارە سەررجەم سێکتەرەکانی تری وەکو کشت و کاڵ و گەشت و گوزار و کشتسازی پێ بژێنێتەوە هەرچەندە بڕام وایە لە ساڵی 2014 و بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕوبڕووی قەیران بووتەوە کۆمەڵێک سێکتەری تر بە جۆرە لە جۆرەکان لە ڕێگەی تاک شەخصەوە بوژاوەتەوە کە بۆتە ڕەخساندنی هەلی کار بۆ هاوڵاتیان وەکە بۆتەوە کارێک بۆی کە داهاتێک بۆ هاوڵاتی شخصەکە خۆی و بۆ حکوومەتیش لە ڕێگەی باج ڕۆسماتەکانەوە بگەڕێتەوە بۆیە پلانی باشی حکوومەتی هەرێمی کوردستان باشتر وایە ئەوە بکە ئێستا گرداهاتێکی بۆ دێ بخاتە خزمەتی ئەو سەرچاوەکانی ترەوە باشە مامۆستا لە چەند ڕۆژی ڕابردوودا بابەتێکم خوێندەوە کە باس لەوە دەکات هەندێک وڵاتانی جیهان ئەو پاری کە لە خەزێنی دەوڵەتدا دەمێنێتەوە هەروەها داینانێن ئەویش ئەخەنەوە بەرهێنانی جیهانیە واتە دیسانەوە ئەو پارە بەردەوام لە زیادبووندایە ئەمە تا چەنە گرینگە وڵاتێک یاخود دەوڵەتێک پشتی پێ ببەستێت ئەوە لە قانونی مالیا پێ وترێت ئەسیسماری مالی واتە بۆ تۆ پارەیەک تێ بەم پارە بازرگانێک ئێستا بۆ من حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕۆژەی کە نەوتە فرۆشێ ئەم پلانە پەیڕەوەکە بەڵام بۆ کێ بۆ وڵاتی تورکیا سەررجەم داهاتی فرۆشتنی نەوت لە بانکێکی تورکیایە تورکیا دێ بە پارەی هەرێمی کوردستان خەریکی سمار و بەرهێنانکردنە بۆ ئەگەر بێت و بۆ من حکوومەتی هەرێمی کوردستان پلانی یەکەمەوەتانێ متمانەی بانکی بگەڕێنێتەوە ئێستا هەرێکێک لە ئێوەی بەڕێز ئامادەنین پارێک موچەکانتان ببن لە بانک داینێن چونکە ڕەنگە موچەکەی مڕدوی لە بانک دێنێ بەین داوای بەشێکی بکەیتەوە بانک و لێ پارەم پێنێ بۆی خاڵی یەکەم پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان وا بکە متمانی بانکی بگەڕێنێتەوە چۆن بیگەڕێنێتەوە بازرگانەکان و مستەسمرینەکان و داهاتی حکوومەت خۆی بڕاتە بانکانی حکوومەتەوە دوای ئەوە حکوومەت بتوانێت مانگانە بەم پارەنە بۆ ئیسمار و بەرهێنان بکە لە حکوومەتی عێراقیە سندوقی خانەنشینی هەیە مانگانە بۆ نمونە هەموو موچەخۆرێک لە عێراق لە ساحەوتی موچەکەی بڕێت ئەو سندوقەوە حکوومەتی عێراقی هەندێک جار بازرگانی پێوە کە هەندێک جار قرزیشی لێوەرەگرێت لە ساڵی 2020 لە زمانی قەیرانی دارایی حکوومەتی عێراقی لە سندوقی خانەنشین حکوومەتی عێراقی چەندین پارەی دەرهێنا لە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ێستا سندوقی خانەنشینی نییە بەڵام ئەو خاڵی کە بەڕێز باست کرد بڵێ قانونی مالی ڕێگە بەمە ئەیە حکوومەت بتوانێت و بەرهێنان بکە بە پارە جا ئەم پارەی هاوڵاتی بێ کە لە بانکانە هەبێ یان پارەی حکوومەت بخۆی لە بانکان هەبێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی بۆ وڵاتی تورکیا کردووە سەررجەم پارەی فرۆشتنی نەوتی لە بانکێکی تورکیایە وڵاتی تورکیا بۆ پارەی حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی بازرگانی و بەرهێنانە باش دەکرێت دەوڵەتێک بە تاکسەرچاوی ئابووری دەرەکی ببێتە هۆی بژانەوەی ئەو دەوڵەتە و بتواندرێت لە ڕێگەیەوە هەم ئاوادانکردنەوە گەشە سندن و هەنگاوی گەورە لەو دەوڵەتە و ئەوەشی کە لەگەڵ یاوەک تاکسەرچاوەیە پشتی پێ بەستێت واتە هەردوو لا سودمەند بن بەڵێ بە تاکیدی ئێمە بۆ نمونە شانشینی ئیماراتی گشتومان هەیە وڵاتی ئیماراتمان هەیە لە 30 ساڵی ڕابردووە توانی بۆ نمونە ئیماراتمان هەیە قەتەرمان هەیە بە تایبەتی قەتەر لە دوای ئەو قەیرانەی کە بەشێکی زۆر وڵاتە عەرەبیەکان سروونەکانیان بەڕوا داخست وای کرد کە بۆ نمونە گرنگێکی گەورە بە سەرچاوی سامانی ئاژەڵ بە بینین بۆ نمونە وڵاتی قەتەر بۆ دابینکردنی ماست و شیرەمەنیەکانیشی پشتی بە وڵاتی تورکیا و چەند وڵاتێکە بەست کاتێک ڕوبەڕووی ئەو پەراوێستخستنەیە بوویەوە سەررجەم بەشێکی زۆر وڵاتە عەرەبیەکان سونیان بەڕوا داخست هەستا چی کرد لە ئێستادا قەتەر خەریکە بێتە گەورەترین و بەرهێنەری شیرەمەنی لە ناو وڵاتە عەرەبیەکانە چونکە ئەو قەیرانەی قۆستەوە سوودی لە قەیران بینی ئێستا خەریکی پەرپێدانی سامانی ئاژەڵە ئەمیش قەتەرێک بوو لە وڵاتانەی کە تەنها پشتی بە فرۆشتنی نەوتە بەست و نەمبەروەنی تاکی ساڵان یعنی داهاتی ساڵانەی هەموو جیهان هاوڵاتی قەتەریە کە زیاتر لە $10,000 داهاتی ساڵانەی بەڵام ئەم وای لێ کرد زیاتر بە پلانی استراتیژی خۆیان بڕاتەوە گرنگی بە سامانی ئاژەڵ بات بۆ ئەوەی کە بەرەو بوومە ئاژەڵەکان بەکاربێنێتەوە پشت بێت وڵاتێک نەبەستێ و وەکو ئاماژەم پێ کرد ئیمارات و ئەبوو زەمیمان هەیە ئێمە کە لە 30 ساڵی ڕابردووە تەنها پشتی بە سێکتەری نەوت بەستەوە لە چەند ساڵی ڕابردووە کە لە پێشووترە ئەماژەم پێ کرد کۆتا احتیفالی کرد بۆەوەی کە ئیتر پشت بە هەناردەکردی نەوت نابەستێ ئێستەیەکێکە لە وڵاتە عەرەبیانەی کە زۆرترین گەشتیاری بۆیە لە ڕووی سەناعەتەوە سەناعەتێکی زۆر پێشکەوتووی هەیە و لە ڕووی بۆ نمونە بازرگانی پیشەسازی شەوەلێکێکە لە وڵاتە پێشکەوتوانەی کە سەررجەم وڵاتە بیانیەکان بە ئەمریکا وڵاتەکانی ترەوە لە وڵاتی ئیمارەتە خەریکی بازرگانی پیشەسازی باشە مامۆستا ئەمەژت بۆ کرد قەتەر لە هەڵەیەک و یاخود لە گرفتێکەوە توانی سەرچاوێکی تراخود بڵێ نهێنێکی تری سەرکەوتون دەزێتەوە چی لە وڵاتێک چوە لە وڵاتێک دەکات کە لە کاتی دوژبوونی ئەو گرفتانشدا و شێوازەکانی وانە وەرنەگرێت دووبارە ساڵی داهاتوو تووشی هەمان گرفت بێتەوە هەر بە هەمان شێوە بڵێ طبعاً ئێمە قەیران هۆکارێکە بۆی سوودی لێ ببینی ئەماشەم بەخاڵێک کرد حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 ئەگەر ئێمە وێنەکە بچووکینەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێی بڕا جەنگی داعش هات
نرخی نەوت بۆ $25 دوای 6 دانە ساڵ لە بەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی بیر بچووکی یعنی منەزر نییە تەنەبووئی نییە بۆ ئایندە پێشبینی نییە بۆ ئایندە دوای 6 دانە ساڵ ڕوبەڕووی ما قەیران بوویەوە بودجەی بڕا بە جەنگی کۆڕۆنا هات $95 دیسان و حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان قەیرانە تێپەڕی بە حکمی ئەوەی کە ئەمان ناتوانن بۆ نمونە سوود لە ڕووداوەکان ببینن و بی قۆزنەوە و بیکەن بە کارێکی باش ئەگەری هەیە من و بەڕێستانیان لەم کەن ئەڵڵا دوای 6 دانە ساڵێکی دیسانەوە ڕوبەڕووی قەیرانێکی جیهانی ببینەوە دیسانەوە بڵێن ئەمە قاڵ بکەینەوە یعنی ناکرێت بۆ نەتۆ ئێستا لە 2020 حکوومەتی هەرێمی کوردستان لە هەمان تەوقەی 2014 بوو 6 دانە ساڵ تۆ بۆ نمونە دوو کابینەت گۆڕیوە دوو پەرلەمانە گۆڕیوە ناکرێت بۆ نمونە عەقڵێکی منەزر هەبێ بڵێ کاکە بابین گرنگی بە سێکتەری ئابووری بین ئێستا لە دنیادا بە تایبەتی سەردەمی ترامپیزم کە بۆ نمونە ترامپ هاتۆتە سەر حکوومەت ئەو منقولەی گۆڕی جاران ئەوترا سیاست ئابووری ئاڕاستەکە ئێستا ئابووری سیاست ئاڕاستەکە ئێستا ئابووری دنیا ئاڕاستەکە دەکرێت بۆ نمونە دنیای سەرمایه‌داری و کەپیتالیزمی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە چڕی پەیڕەویەکات و دنیای کەپیتالیزم و سەرمایه‌داریە کە سەبینیت سەرجەم سێکتەرەکان خەریک بەرەو بەتایبەتی کابینین و ئەیکا بە حکوومەتێکی بۆ نمونە کەرتی تایبەت ڕێی بۆ تەندروستیە بۆ نەخوێندنە هەموو شتەکان خەریکە بێ بە کەرتی تایبەت دەکرێت بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بی لەوە بکاتەوە کە لایەنی سەرمایی خۆشی بەهێز بکە لایەنی دارایی خۆشی بەهێز بکە بەم عەقڵێتەوە بەم ڕام وایە بەهێز نابێت چونکە دەکرێت بۆ نمونە مەشاریعی بۆ نمونە گەورە دروست بکرێت لە هەرێمی کوردستانە ناکرێت بۆ نمونە لە هەرێمی کوردستانە بەشێکی زۆری مەشاریعەکان تەنها بۆ نمونە ستی و گوندەکان بێ شقە و خانوبی نابێ ئەمانە بۆ نمونە داهاتی تاک زیادەکەن نەک داهاتی بۆ نمونە هاوڵاتیان بەگشتی تۆ بۆ نابینیت ئێستا هەزارێکی نیشتەجێبوون بکەرەوە لە سلێمانیە ئەم هەزارێکی نیشتەجێبوون احتیمالی ساڵێک 2 ساڵ هەڵی کار بڕەخسێنێ بەڵام 4 کارگە بکەرەوە 50 ساڵ بۆ هەڵی کارە ڕەخسێنێ بەرهەم بۆ نمونە داخلێکیت بەرهەمی PPA و دیسانەوەی تا جەخەیتە بازاڕە بەڵام مامۆستا باست لە خانوبەرە کرد کەواتە توانراوە لە ئێستادا سوود لە سەرچاوی ئابوووریەکانی ناوخۆ وەربگیرێت من بڕوام وایە بە ڕێژەیەکی کەم توانراوەکو ئاماژەم پێکرد بۆ نمونە ئێستا لە پارێزگای سلێمانیە ڕێژەی کریەکی نشین هەمیشە باسەوە کرێ بەرزە بێتەوە بەڵام ئایەوە ئاگدارن ڕێژەی خانوو و شووی نیشتەجێبوون لە پارێزگای سلێمانیا زۆرتر لە هاوڵاتیان یعنی بۆ من بڕوام وایە ڕەنگە هەزاران بۆ نمونە دەیان هەزار احتیمالی هەیە یەکەی نیشتەجێبوون زیاتر بێ لە هاوڵاتیانی پارێزگای سلێمانی ببین نەتوانوەکو بۆ نمونە مەیدانی چەندین سۆسایتی و چەندی بۆ سیتی هەیە لەم پارێزگای سلێمانیە بەدەیان بۆ ئەپارتمانی شقە هەیە یەک ماڵیتیانەیە بۆیە تەقسیماتەکە دروست نەبووە ئەنا بۆ نمونە گەر لە بەشی بۆ نمونە گەرەوەکو داتاوەری بگرن کۆمەڵی مەشاریعەیە لە بەشی قوڵە ڕیسی ئەو بەشانەوە بڕۆن هەروەکو مەیدانی وەری بگرن ئەگەر بۆ بەرنامەیەکی خۆتان بێ بۆکردنی نشینان بێ ببینە چەندین باڵەخانە هەیە بۆ شو بەتاڵە کەوابوو ئێستا ئەکتیفای زیاتی بۆ توانای پڕکردنەوەی تاک لە پارێزگای سلێمانیە زۆرتر لە بواری سەکەنە دەکرێت بۆ نمونە پشت بە سێکتەرەکانی تر ببەسترێ پشت بە معامل و مەسانعی گەورە ببەسترێ بۆی هاوڵاتی بۆ 20 ساڵ و 30 ساڵ بۆ نمونە کارەکەی بەردەوام بێ ناکرێت بۆ نمونە کابرا کریەکارێکە تەنها بۆ ساڵێکیش بکە یان بۆ نمونە محاسبێکە یان مهندسێکە تەنها بۆ ساڵێکیش بکە باشە مامۆستا لە سەرەتای قسەکانتدا ئاماژەت بەوە کە جا ئێستا دۆلار خۆتان نەزانن بابەتی گەرمی نێو خەڵکە وتە بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی وای کردو زیاتر بەروبوومی ناوخۆ لە عێراقدا پلانەکە وابوو بەرزیش بوویەوە بەرزیش بوویەوە باشە کەواتە لە ئێستادا بەرزبوونەوەی نرخی دۆلار کە ئێستا نۆتی شەهر بە دۆلار دەفرۆشرێت تا چەنە گرینگە کە حکومات ئەم هەلە بقۆزێتەوە بۆ ئەوەی سەرچاوی دارایی بۆ ئەوەی باری جارایی خۆی باشتر بکات طبعا بەپێی ئەرقامەکان بێ حکومەتی هەرێمی کوردستانە بێ داهاتی باش بێ حکومەتی عێراقی هەموو مانگێک ئاماژە بە داهاتی خۆیەکە حکومەتی عێراقی لە بەرزکردنەوەی بەهای دۆلار هەموو مانگێک 4 ملیار دۆلاری ئەمریکی داهاتی زیادی کردووە و بەرزبوونەوەی نرخی دۆلاری شوای کردووە کە حکومەتی عێراقی داهاتەکەی لە ئەم مانگی ڕابردووە 6 بۆ 7 ملیار دۆلاری ئەمریکی بێ کە لە ماوەکانی ڕابردووە ئەگەشتە 4 ملیار و کەسریان 5 ملیار دۆلار کەوا بۆ حکومەتی عێراقی داهاتەکەی لە ئێستادا ڕێژێکی زۆر باشە کە حکومەتی عێراقی داهاتی باش بێ چونکە بۆ نمونە سێکتەرەکان موحدن فرۆشتنی نەوت و بۆ نمونە داهاتی دراوی دۆلاری ئەمریکیش لە یاریمی کوردستانیش لە چوارچەوەی حکومەتی عێراقیە دەبێ حکومەتی هەرێمی کوردستانیش داهاتەکەی زیادی کرد بێ بەڵام پرسیارە جدیەکە لێرە ئەوەیە حکومەتی عێراقی بە دوو ئامانج بەهای دۆلاری ئەمریکی بەرز کردووە یەکەم بۆ نمونە داهاتی خۆی زیاد بکە دووهەم بەرهەمی ناوخۆ زیاد بکە هەردوو ئامانجەکەشی پێکاوە وەکو پێم وتن 4 ملیار دۆلار داهاتی مانگانی زیادی کردووە لە بەهای بەرزکردنەوەی بەهای دۆلاری ئەمریکی لە 130 بۆ لە 4 لەم 4-5 مانگی بەهای دۆلاری ئەمریکی بەرزکراوەتەوە بەرهەمی ناوخۆ زیادی کردووە پلانی هەیە بۆ لە 2022 بەرهەمی ناوخۆ بگەێنێتە لە 1 بۆ لە 8 بەڵام ئایا حکومەتی هەرێمی کوردستان
تا ئێستا بەژمارە ڕوونی کردوەوە بە تاکید ڕووی نەکردوەوە حکوومەت هێرێمی کوردستان لەبەرەوەی سێکتەری مالیەکەی شەفاف نییە لەبەرەوەی بۆ نمونە سێکتەری دارایی و مالی لە هەرێمی کوردستانە ئەزمونێکی خراپی هەیە تا ئێستا بە هەوڵەتیان ڕوون نەبووەوە کە حکوومەت هێرێمی کوردستان داهاتی چەندە و خەرجی چەندە ئەوەشی کە باس لە خەرجیەکانی یەکرێ بە تایبەتی هەڵەیەکە ڕوا بۆ نمونە لە ڕاگەیاندنا ڕەنگە لەم کەناڵی ئەوە شو هەڵەیە بڕۆ هەمیشە باسەوە کرێ موچە خۆران پێویستی بە 95 میلیارد دیناری عێراقیەوە شتێکی زۆر ناڕاستە چونکە حکوومەت هێرێمی کوردستان خۆی لەم ساڵە ئاماژەی بەوە کرد 15,000 مۆزەفی بۆ نمونە موچەکانی ڕاگرتووە کە بێ و پارەیە بێ کەم بکاتەوە بۆیە بۆ حکوومەت هێرێمی کوردستان تا ئێستا ڕوون نەبووەتەوە داهات بەرهەمی ناوخۆش بەو ئاراستەیە وەکو لە پێشووترە ئاماژەمان پێ کرد لەبەرەوەی تۆ بەرهەمی ناوخۆت زیادە بێ بەڵام سنوورەکانت بۆ واڵاکە بە پارەی کەمترێتە بازاڕەوە شتێکی نۆرماڵیشە لە وڵاتێکە کاتێک قەیران هەبوو هاوڵاتی هانا بۆ هەرزانترین شمەکە بە چونکە بۆ داهاتەکەی دیاری کراونیە داهاتەکەی زەمانەت کراونیە بۆ ئەگەری هەیە هانا بۆ هەرزانترین شمەکە هەر لەسەر ئەوە ڕێخستنەوەی خەرجی تاک بەپێی ئەو داهاتە ئەبێت چۆن بێت چۆن ڕێکی بکات من بڕوام وایە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی خاڵی یەکەم کە ئەو شخصانەی کە لە بواری مالیان و لە ڕێگەی سەپۆرتکردنی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بتوانرێت سەقافەتێکی مالی بە وڵاتیان دروست بکرێت ئەبینین بۆ نمونە لە 6 ساڵی ڕابردووە گەورەترین کێشەی هاوڵاتی بابەتی مالی و موچە و دارایی بووە بەڵام ئەگەر سێرچێکی تەواو بکەی لەم 6 ساڵە بۆ بواری سۆشیال میدیا و ڕاگەیاندن تا چەند گرنگی دراوە بە ئەو ئەشخاصانەی کە لە بواری مالیە سەقافەتێکیان هەیە بتوانن هاوڵاتیان مشکی وڵاتیان بکەنەوە لە هەموو دنیا شتێکی نۆرماڵەکە هاوڵاتی پێویستە سەقافەتێکی دارایی هەبێ سەقافەتێکی خەرجکردنی هەبێ بەڵام لە هەرێمی کوردستانە بە حکمەوەی کە ڕەنگە لە سۆشیال میدیا لۆبی یان بۆ نمونە گەورەکردنی بابەتی وا هەبێ کە زۆر تافه هەبێ لە کۆتاییە نەوەی ئایندە باجەکەی بە کە ڕەنگە لەم کەناڵی ئێوە چەندین بەرنامەی و جوان کرابێکە هەندێ بابەتەیە هەندی ئەشخاصەیە کە لە سۆشیال میدیا گەورە ئەکرێ بۆەوەی کە ڕەنگە بە زیان بشکێتەوە بە تەنیشتی ئەوە ناکرێ بۆ نمونە تۆ بابەتی دارایی کە خسترین بابەتی ژیانە سەقافەتی هاوڵاتیان بۆ وڵاتیان بەرەو پێش نەبێت تێگەشتنی وڵاتیان بەرەو پێش نەبێت بۆیە پشتدەست لە پرسیارەکەی جەنابەت من بڕۆم وایە لە هەرێمی کوردستانە تێگەشتنێکی باش بۆ دارایی نییە کەم تێگەشتنە باشەش نەبوو و ئاکا بۆ نمونە هاوڵاتی هەمیشە ڕوبەڕووی کێشە بێتەوە لە خەرجکردنە بۆیە گرنگە بە تایبەتی هاوڵاتیان ئەوانەی کە خاوەن داهاتێکی دیاری کراون حکوومەت هێرێمی کوردستان حکوومەتێکی سۆشیال نییە لە هەموو دنیا کاتێک کە تاکێک بەشێکی لە وڵاتانی دنیا دوو جۆر سیستەمەیە سیستمێکی سۆشیالی سیستمێکی غیر سۆشیال هەیە سۆشیالەوەی کە هاوڵاتی ئەگەر کاریشکی نەبێ حکوومەتی وڵاتە بۆ نموچێکی بۆ دابینەکە کاتێک کە بۆ نمونە تۆ لە هەرێمی کوردستانە سیرەکی ئەوانەی کە داهاتەکەشیان لەلایەن حکوومەتە بە شێوەیەکی نیوە ناچڵ وەرێگرنەوە پێویستە هاوڵاتیان بی لە سیستەمی خرجکردنی خۆی بکاتەوە چۆنێتی ڕێخستنەوەی خەرجەکانی خۆی بکاتەوە ئێمە سامپڵ وەرەگرین وەکو دوو موچەخۆر وەرەگرین دوو موچەخۆر لە هەمان فەرمانگە لە هەمان دەستگان ئێستا هەردوو بەڕێستان لە هەمان ئەم دەستگایان هەرتان موچەخۆری ئێرن ئەکرێ بۆ نمونە گەروەکو سامپڵ دواتر داتا لە هەرتان وەربگرم داهاتی ئەمتان لەو باشتر بیان ئەوتان لەو باشتر لە کاتێک هەمان موچەیە کە ور دەبیتەوە تۆ ڕێخستنی خەرجەکانت باشتر و جیاوازتر لەو لە ڕێخستنی خەرجەکانی ئەم لە بواری مالیە دووشت هەیە پێی وتری پێداویستی سەرەکی و پێداویستی لاوەکی پێداویستی سەرەکی ئەوەیە کە تۆ تەنها خەرجی لە بیدایی لە خاڵی یەکەمە پارەکانت بۆ شتانە خەرجەکەی کە پێداویست سەرەکی ژیانی تۆن هەندێک بابەتی تافه هەیە بۆ نمونە داهاتی خۆتی پێوە خەرج ناکەیت تۆ ئەولوێتی تۆ ئەوەتانێکە کۆمەڵی خەرجی جێگیرتێ پشت بەوە ئەبەسی گریمان تۆ بۆ ناوڕێی لە بازاڕە پێویست بە بازارکردنە بۆ نمونە سەردانی مۆڵێکیان بازارێکەکەی مرحلە یەکەم گرنگە تۆ لە ماڵی خۆتە لەگەڵ خۆتە دانیشتنی بکەی کە لەگەڵ خوشکەتە لەگەڵ ڕەفیقەتە لەگەڵ هاوڕێکەتە ئەڕێ بۆ بازار بۆچی ئەڕۆن ئەبێ شتەکە دیاری بکەیت بۆ فڵان شتە ڕۆین ئەم فڵان شتە چەند لە چەند پۆینتێکەیە لە چەند دوکانێکەیە ئەڕۆن بۆ ئەو دوکانانە عادەتەن بە تایبەتی لە ناو خانمانە ئەبێ ئێمە زۆڕم بێتەوە کاتێک کە تۆ ڕێی جلێ ئەکڕیان بۆ نمونە پێداویستێکی خۆتەکڕی ڕاستەوخۆمە ڕۆ بۆ یەک دوکان و لە یەک دوکانی شاپی کڕە زۆر نۆرماڵە چەند دوکانێ بکە نرخەکان نرخەکان وەرئەگری سامپڵێک لە مێشکی تو دروستە بێ ئەو کاتە بۆ نەتۆ ڕێ بۆ ئەو نرخەکەی وە معاملەکردن خاڵی سەرەکی بۆ نمونە نێوانی کڕیار و فڕۆشیار یعنی بۆ نە کابرا کەوتی $1000 یان $100 تۆ دایرێکت مەڕۆ بۆ نمونە یان ڕاستەوخۆمە ڕۆ و شمەکە بکڕە نۆرماڵە تۆ لە ماڵ پێداویستیی خۆ دیارەکە لەم پێداویستی ئەکڕم ئەڕۆیتە بازار چەند دوکانی ئەەکەی نرخەکان وەرەگری لە کۆتای لەک دوکانە پێداویستی کڕیتەوە گەڕێتەوە بەڵام جاری وا هەیە تۆ سەیری دایکی خۆتەکەی سەیری خۆتەکەی بە حساب داتنا ئەڕێ بە بازار بەس بۆ نمونە یەک تیشێرتەکەی لۆ سەرەوەیتەوە 15 علاگەیتەوە ئێمە وا ئاکا کە تۆ تێگەشتنی تۆ بۆ خەرجیەکان نیە بۆیە پێویستە یەکەم سەقافەتێکی مالیەکە هەبێ دووەم باسمان لەوە کرد
پێداویستی سەرکی پێداویستی لاوەکی لێک جا بکەینەوە سێم باسمان لەوە کرد چۆنێتی سیستەمی بازارکردن تۆ پێداویستەکە لە مێشکی خۆتا دیارەکەی ئەڕۆیتە بازار لە چەند پۆینتێک بۆ نمونە شتەکان وەرەگری دوای ئەوە شتەکە ئەکڕیتەوە خاڵێکی تری سەرەکیش ئەوەتانێکە هاوڵاتی بێ پشت بەو داهاتە بەستێکە وەری ئەگرێ بۆ نمونە ئێسێم لە هەرێمی کوردستانە تۆ لەم دەستگایە کارەکەی ئەم دەستگایە بۆ نمەگریمان هۆکاری گواستنەوە و گەیاندنی هەیە هیچ داعی ناکات تۆ هەموو ڕۆژێ بە ئۆتۆمبیلەکەی خۆت لە ماڵەوە بیتەوە بگەڕێیتەوە دنیای خەرجی بۆ نمونە بخەیتە سەر ئەستۆی خۆت لە فەرمانگەیەکی حکومەتە ئێمە لە زانکۆین پێویست ناکە بۆ نمونە موچە خۆرەکانی زانکۆ کە ئەگەر سیارەی زانکۆ هەیە بیانینەوە بیان باتەوە ئۆتۆمبیلەکەی خۆی بێنێ گریمان تۆ لەم دەستگایە کە ئۆتۆمبیلەکەی خۆشت ئەتوانی بۆ نمونە لە ئۆتۆمبیلێکی گەورە بکەی بە بچووک لە گەڕەک یەکای خەرجەکانت $1000 بکەی بە گەڕەکێکی تر $500 بەمانم خەرجیان ڕێکخستنەوەی خەرجی پێوتر بەڵێ مامۆستانە بەرزکەری مامۆستای زانکۆ سپاس بۆ وێڕاستە خۆ لەگەڵ ئەمە لە پرۆژەی دەستان خۆش بێ ئەناوچانێکی کورتووەرە